هێزە داگیرکەرەکانی تورکیای فاشزم بە هاوپەیمانی ئەکەپە و جەهەپە بردمانی گوندی کەندەکۆڵە کرد تقریبا 20 ساڵەوە پێشتر ئەو کۆمەڵکوژیە تقریبا 40 کەس شەهید و بەدایان ژن و منداڵ لەو بردمانە شەهید بوون و زەرەر و زیانێکی زۆر بە گوندەکە کەوت لە باشووری کوردستان کە سەر بە هەولێری قەڵاو منارەیە ئیتر نەک هەر ئەو بردمانە 100 ساڵە ئینکار و تەجرید لەسەر گەلی کورد قەتل و عامی گەلی کورد لە هەر چوار پارتەی کوردستان کە تورکیای داگیرکەر بەڕێوەی دەبا ئێستا کەش بردمان بەردەوامە لە هەموو مەنتیقەکانی دهۆک و هەولێر و سلێمانی بۆ ئەوەی گەلی کورد بێ ئیرادە بکە گەلی کورد لە ڕۆژهەلاتی ناوین کە ئەو گۆڕەکاریە دەبی گەلی کورد یعنی سەهمی نەبی لەو گۆڕانکاریانە ئیرادەی گەلی کورد تێک بشێنی پێویستە گەلی هەر چوار پارتەی کوردستان بە تایبەتی گەلانی ڕۆژهەلاتی ناوین یەک و یەکگرتوو بن بە تایبەتی گەلی کورد لە هەر چوار پارتەی کوردستان یەکێتێکی نەتەوەیی دروستکەن بۆ ئەوەی لەژێر چەکمەی داگیرکەران و کۆمەڵکوژی دەوڵەتە داگیرکەرەکانی وڵاتانی ئەوانەی کوردستانیان بەسەر دابەش کرایە و کوردستانیان داگیر کردووە لە عەربی لە جەنگی یەکەمی جیهانی لە ساڵانی 20 ئەو سنوورە دەستکردای کە بە زۆری زۆرداری لە سایکزبیکۆ بۆ ئەوەی ئیرادەی کورد پارتە پارتەکەن و بەسەر ئیرادەی ملەتەکەمان دازال بن ئەو سنووریان دروست کردیە بە تایبەتی هەموو داگیرکەران یەکن یەک بیرکردنەوە یەک سیاست و یەک فەلسەفەیان هەیە ئەویش بە کۆلەکردنی گەلێکی 6 ملیۆنی باشە لۆ هەر چوار پارتەی کوردستان ڕۆژهەلات و ڕۆژئاوا و باکوور و باشوور لەبەرچێ یەکێتێکی نەتەوەیی دروست نەکەن داوا لە هەموو حیزبە سیاسیەکان لە باشوور و لە باکوور و لە ئەما دەکەم تەعاریفێکی نەتەوەیی دروستکەن یەکێتێکی نەتەوەیی دروستکەن بۆ ئەوەی چیتر کۆمەڵکوژیمان بەسەدانێ ئەوە 100 ساڵە ملەتی کورد ئەنفال دەکرێ چیمیا باران دەکرێ لە هەموو بەشەکانی کوردستان دەیانەوێت کورد بێ ئیرادە بکەن عاونی عاجی حوسێن ئەندامی کۆمەڵەی پێشمەرگە دێنەرەکانی کوردستان